ڕوودەکەمە زاوای بەڕێز ئەو ڕۆژت لەبیر نەچێ ئەو شەوت لەبیر نەچێ کە وعدت دا بە ماڵ خەزورانت لە ڕێی دەمی خۆت و باوک و کەس و کارتەوە وعدتان داوتان ئەوەندە پارە بۆ ئەم ئافرەتە سەرفەکەین، بەڵام کاتێکیش کە دێتە بازاڕ ئافرەتی داما و ملیۆنێکیان بۆ داناوە 2 ملیۆنە 3 ملیۆنە چەندێکە پارەیان بۆ داناوە، پارەکە بەدەستی دایکی کوڕەکەوەیە، بەدەست خوشکی کوڕەکەوەیە. ئەخە دەکاکە ئەمە حەقی ئەوە. برای بەڕێزم، زاوای بەڕێز، ئەو ملیۆنە 2 ملیۆنە 3 ملیۆنە کە مارەی داتناوە بیدە بەدەست خۆی با لەگەڵ دایک و کەسوکاری خۆیە بچێ بیکڕێ، نەک خەسوو ئاوا بینێتە بن باڵێەوە و بەدڵی خۆی چی ویست ئەوە بۆ بووک بکڕێ چیشی نەویست نەیکڕێت. زڵمی لێ مەکەن. والله ئافرەتی وها بۆ 3 ملیۆنان بۆ داناوە سوێن بەخوا ملیۆن و 2 ملیۆنیان خواردووە پارەکە نەداوە پێی بۆیان سەرف نەکردووە. 2 مەکسی لەگرێ ڕۆڵە 2 مەکسی بۆ چییە؟ من کاتی خۆی مەکسێکشم نەبوو، کاتی خۆی ڕۆی پەنجاکان باس مەکە بۆ من ئێستا. بەڕاستی زڵم زۆر دەکرێ، خەدر زۆر دەکرێت لە ئافرەتان. والله 1 دیناری بۆ زاواش و بۆ باوک و دایکی زاواش حەڵاڵ نییە ئەو پارەیە. ئەو مارەی ئافرەتە و حەقی ئافرەتە ئەبێ بدرێ بەدەست خۆیەوە، عورف و عادەتی جاران ئەوە بوو ئەبێ بەدەستی خەسووی ئافرەتەکەەوە بێ، ئەو عورفە بشکێنن فڕیدەن مافی خۆیەتی بیدەن بەدەست خۆیەوە، لەگەڵ دایکی خۆی ئایکڕێ، لەگەڵ پیاوی خۆی ئایکڕێ، لەگەڵ خوشکی خۆی ئایکڕێ، با بەدڵی خۆیش بکڕێ، نەک 2-3 نەفەری لەگەڵا بنێری 2-3 بەڵا بەڕاستی بەداخەوە. ئافرەتی وایە چۆتە بازاڕ 3-4 خوشکی پیاوەکەی لەگەڵا بووە، ناوێنە شتێ بکڕ. ئەوە بۆ چییە؟ ئەوە بۆ چییە؟ ئەوە بۆ چییە؟ تۆ قەت چیە پارەی خۆیەتی، هەرچی دەکات و پەیوەندی بە تۆوە نییە. ئەو مارەیە حەقی خۆیەتی، تکاتان لێ دەکەم بیدەن بەدەست خۆیەوە. ئیتر کەسێکیش پێم ئەڵێ ئەمە دیفاع لە ژنەکە، من دیفاع لە حەقەکەم. ئەرە والله ئەگەر کەسێک حەق بێ ژن بێ پیا بە دیفاعی لێکەم بە شانازیشەوە. ئەوەی ئێوە کردتان زڵمە. والله وعدی 3 ملیۆنە داوە 50 دینار 250 لێ بخۆی حرامە، چونکە مارەی و ئافرەتەیە. مارەی دوو بەشە، مقدمە و مؤخرە هەیە، پێشەکی و پاشەکی، هەردووکی مارەی ئافرەتە. ئەبێ بدرێ بەخۆی، ئەبێ بۆ خۆشی بێت. بۆیە ئەو ڕۆژەت لەبیر نەچێ وعدت پیاندا ئێستا کوا وعدەکەت.